بە جینۆساید ناساندنی کوشتوبڕینی مەسیحی و ئێزیدیەکان و مسلمانە شیعەکان لەسەر دەستی داعش لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەلای چالاکوانە کریستیانەکانی ئێرە سەرڕای گرنگی بڕیارەکە گەڕانەوەشە بۆ لای چیرۆکیە و مەسیحیانی لە دوای 2023ەوە بە بێدەنگی کوژران. ئێستاش سەرڕای ڕاوپێکردنی زۆرینەی مەسیحەکان داعش کەوتۆتە گیانی مێژوەکەشیان. نەک ئێستا 8 ساڵە ئەم گروپە کاری دەستدرێژیکردنە سەر ناموس و ئەشکەنجەدان و کوشتنی کریستیان بووە. ئەوان کریستیانەکانیان وەک کۆمەڵگەیەکی سیڤیلی سەرەکی کردوتە ئامانج لە ڕێگەی بەبارمتەگرتنیان و وەرگرتنی فیدیا بۆ ئازادکردنیان. کۆی ئەوانە جینۆسایدێکی بێدەنگ بووە. بە پێی وتەی شارەزایان بە هاتنی داعش پەردە لە ڕووی ئەو ماسکە لادرا کە ڕقوچینەی ئیسلامی ڕادیکاڵەکان مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2023 لە عێراق نەوەکو ئێستا. بەلای نیناشیە کە چالاگوان و داکۆکیکەری مافی کریستیان و کەمە ئاینیەکانی ترە لای وایە دەبێ هەوڵەکانیان زیاتر بکەن بۆ ئەوەی بە جینۆساید ناساندن تەنها لە ئەمریکادا نەوەستێ هەرچەندە کوشتن و بڕین لەو ناوچانە نەوەستاوە. ئەوەی کەمایی سەرلێشێواندنە لەم مەسەلەیەدا ئەوەیە کە هێشتا ململانی دەسەڵات لەلایەن داعشەوە هەیە بۆ دەست بەسەرداگرتنی ئەو ناوچانە بەهۆی سروشتی ململانەکەشەوە لەو نێوەندەدا مەسەلە جەوهەریەکە ون بووە کە کۆمەڵکوژی و سڕینەوەی خەڵکی غێرە موسڵمانە. بە پێی وتەی شارەزایان ئەگەر دۆسەی کوشتن و بڕینی ئێزیدیەکان و مەسیحەکانی عێراق لە نەتەوە یەکگرتوەکان بکرێتە جینۆساید ئەوە تاوانباری ئەو ڕووداوانە لە هەرکوێ بن. دادگای لاهای چاوەڕوانیان نەکات. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.